اف هەفتەیەکە ئالا کوردستانی لە تەنیشت ئالا عراقێ لە سەردەزگە و سازیên کەرکووکێ هاتیە هەلدان. ئەگەر ئەو هەفتیژیش بۆ کورد و کەرکووکیان هەفتەیەکە دڵخۆشی هێبە لێژ ئالیە بەرپرسن ئەنقەرە بەرەڤاژی وەیەکەیە. ڕەجەب طەیب ئەردۆغان سەرۆک کۆمارێ تورکیا دەما بانگەشتکردنێ بۆ ڕاپرسیار سەر دەستوورە وڵاتی خۆراگەهاند ئەگەر کورد ئالێ لە کەرکووکێ دانەخە وێ بەردێلەکە گران بدە. ئەردۆغان وەکو ئاماژەیەکێ بە ئالا کوردستانی و دەسەڵاتە کوردی گوتکو ئەو رازی نینن دەربارەی وان ئاخافتنên بێواتەک و تێگوتن کەرکووک کوردستانیە و ڕاگەهاند. نەبێژن کەرکووک کوردستانیە و یەک و وەها دبێژە وێ بەردێلەکە زۆر گران بدە و زیانی پەیوەندیên دگەل ئەنقەرادا بگهینە. ئەردۆغان وەکو گەفەکێ داخواست کرد بزووترین دەم ئەو ئالایە بێداخستن و بلندکردنا تو ئالەکێ دنجبلی ئالا عراقێ لە کەرکووکێ نایە قبول کرن. ئەردۆغان هەروەها ji حکوومەتا هەرێمەیرا گوت ku سەعەتێک بەری سەعەتێکێ ji wê şaşiyê پۆشمان ببن. ئەگەر ناژی divê ji wê qonaxa ku peywendiyên nihayên Tirkiye û herêmê gehiştiye vekşa û peywendiyên başên di navbera Hewlêr û Enqera de têk dide. Her şey kararnameyle muhtarlık kapan Kerkük Kürtlerindir safsatasına Türkiye olarak asla biz uymuyoruz. هەرچەندە ئەردۆغان ئاماژە بۆی قۆناغا پەیوەندیین باش نەکرد کە وڵاتی وی bi کوردان را ئاوا کریە لێ ئەف دەمەکەدەیە کۆ حکوومەتا هەرێمێ گرێبەستەکە پێنجی ساڵی دوارێ ئێنەرژیەدا بە تورکیا را هەمزە کریە. جێبلی سەرۆک کۆمار سەرۆک وەزیری تورکیاژی لەسەر هەلدانا ئالا کوردستانی گوتکو پێویستە ئالەکە تەکئالی لە کەرکووکێ نەیە هەلدان و بریارێک دەربارەی vêyekê بێ هەلوێشاندن. بێنالی هەڵدڕم دە هەفەیڤینەکەت گەل کەناڵا فەرمیە حکوومەتا تورکیادا بەحسا وەیەکێژی کرد و گوهرتنا کەرکووک و گرێدانا وێ هەرێما کوردستانی بە تشتێکی خراپە و تورکیا بتو ئاوای وەیەکێ قبول ناکە. بێنالی هەڵدڕم ئاماژە بۆ یەکێژی کرد دەربارەی vê mijarê bi حەیدەر عەبادی سەرۆک وەزیرە عراقێ را ئاخڤیە و ئەو jî heman raya بێنالی هەڵدڕم هەبوو هەیە ku پەرلەمانا عراقê jî ئەعتیراف bi bilindkirina ئالا کەرکووکê nekiriye. Kerkük Meclisi'nin kararı değil. Yani meclise katılanların hepsinin kararı değil. وەزیرê derveya Tirkiya لەسەر bilindkirina ئالا کوردستانê û Kerkûkê û biryara encûmena parêzgeha Kerkûkê bo encamdana rapirsiyê li wê parêzgehê ku ew biryareke tekaliye û rewşê alostir dike û kar ji bo dahata Iraqê û îdareya herêmê baş nake. Got jî Tirkmaniyên Kerkûkê bi tenê nînin û bi tenê namînin. Mewlûd Çavuşoğlu di dema serdana xwe de bo bajarê Îsparta got jî ku Tirkmaniyên Kerkûkê di biryara encamdana rapirsiyê li Kerkûkê beşdar nebûne û rêyê nadin. Ev biryara bê lez û bez derbas bibe. Wezîrê derveya Tirkiya amaje bo yekê jî kir ku Tirkmaniyên Kerkûkê ne bi tenê ne û tu carî tenê namînin. Heya meha tu berpirsekî Kurd yan jî ne kesekî ji her sî serokayetiyên herêmê bersiva gefên Erdogan nedaye û ênartî hewl da ku bi her yek ji peyvdarê hikûmeta herêmê û sekretêrê rojnamenûsiyê nîvsîngeha serokê hikûmetê û cigirî wî biaxive heya ku raya fermiya hikûmeta herêmê derbarê gefên Erdogan û hikûmeta Tirkiyeyê werbigire lê amade nebûn tu bersivan derbarê wê yekê bidin me.